مەراسیمی پرسەی کەسایەتی و پێشمەرگە و کادری پێشكەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمان فەرمان ئەمین بەڕێوەچوو بە مەبەستی دەربڕینی هاوکاری و هاوخەمی و بەشداریکردن لەو مەراسیمەدا نوێنەری لاهور شێخجەنگی بەشداری کرد و ڕۆڵی بنەماڵەکەیانی لە کاروانی خەبات و تێکۆشانی گەلەکەماندا بەرز نرخاند. كاک سلێمان فەرمان پیاوێکی بەمانا شۆڕەشگەر قارەمان ئەمە بۆ خۆی کە ماوەی نزیکەی نیوەی تەمەنی زیاتر بۆ سەرخستنی ڕێبازی مام و یەکێتی نیشتیمانی کوردستان سەرف کرد و لەگەڵەوەشا دوو کوڕی دوو جگەرگۆشەی قارەمانی لە پێناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا شەهید بووە و لەگەڵەوەشدا برای یەکێکی تر لە شەهیدە قارەمانەکانەکەوی شەهید مەلاشکوورەکەویش بۆ خۆی تەواوی خێزانەکەی بەرشاڵای بەدناوی ئەنفال کەوتون و ئەم بنەماڵەیە بەمانا و لەگەڵەوە بەمانا خەباتگێر لە بەرخودان چی لە بەرخودان چی لە قارەمانیەتی پشتی شێریان بەرەکەوێ و لەگەڵەوەشدا بەداخەوە پڕکردنەوەی کاک سلێمان ئەستەما و دیارە ئەمڕۆ ئێمەش بۆ گەیاندنی پرسە و هاوخەمی بەڕێز کاک شێخ لاوور هاتوین بۆ شاری کەلار و پرسە و هاوخەمی کاک لاوور بگەینین بە بنەماڵە بەڕێزەکەیان لە ئێستا خۆی لە ئەرکێکایەوە لە دەرەوەی وڵاتایە و بۆیە جارێکی تر ئێمە سەری ڕێز و نەوازشدا نوێنین و سەرخۆشی کاک لاوور و یەکێتی نیشتیمانی کوردستان بە بنەماڵە شۆڕەشگەرەکەیان ڕادەگەیەنین. الأستاذ والأخ والصديق والمحامي والشرطي بەداخەوە بۆ کۆچی دوایی هاوڕێ و برای ئەزیز و خۆشەویستم سلێمان فەرمان هاوخەمی ڕادەگەیەنم، کادرێکی دڵسۆز، پارێزەر، پاسەوانی هەموو پێکاتە جیاوازەکان بەبێ جیاوازی لە کورد، لە عەرەب، لە تورکمان، لە کاکەی، لە سوننە، لە شیعە. بەڕاستی ڕابەری هەمومان بوو، براگەورەی هەمومان بوو، دڵسۆزی هەمومان بوو و خەسارەتێکی گەورە بوو لە هەموو خەڵکی سنوورەکە بە تایبەتی کەوت. ئەمێ لێرەوە زۆر سپاسی تەواوی جەماوەری خەڵکی کوردستان بکەم کە لە هەر لە کاتی نەخۆشکەوتنی مامی ئەزیزم سلێمان فەرمان لە هەواڵ ئەحواڵیان پرسیوە و ئێمە وەکو کەسوکاری شەهید و وەکو کەسوکاری سلێمان فەرمان و هەروەها شەهید مەلاشکوور و کە خاوەنی حەو شەهیدین زۆر سپاسی ئەو هەموو خەڵکی کوردستانەکەین کە بە دانیشتووی سلێمانی و خەڵکی گەرمیان و خانەقین گەرمەسێر هەر لە کاتی نەخۆشکەوتنی مامی ئەزیزمان کە هەواڵی پرسیون هەواڵمان پرسی و هەواڵان پرسیون و زۆر سپاسی بەتایبەت زۆر سپاسی بەڕێز کاک لاوور شەنگەیەکەم کە ئەو چی لە کاتی نەخۆشکەوتنی چی بە تەلەفۆن چی بە سەردانیکردنی هەواڵی پرسیوە و دووبارە سوپاسیانەکەم و زۆر. سلێمان فەرمان ئەمین خاوەنی زیاتر لە 50 ساڵ لە خەبات و تێکۆشان بۆ کورد و کوردستانەکەی لەو پێناوەشدا 7 ئەندامی خێزانەکەیان شەهید و ئەنفال بوون. بەداخەوە لە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشیدا ماڵ ئاوایی لە ژیان کرد. بە مۆشەخانی گەلی کوردستان گەرمیان